وتم لوانەیە کە نووسینێکی شنووسی وتم لەوانەیە بە تەوقعاتی خۆم وتم لە کوردستان ئەو عەدەدەمان نەبوو بەس بووە زۆر بوو وتم لەوانەیە ئەو مەسەلەی کیمیایی و مەسەلەی شەڕ و مەسەلەی شتانە تەسیری هەبێت بەس جاری وایەتەوە دواوەڵێ لەوانەیە واش نەبێت ئەها چاولیانی باسە حاڵەتێکێک کە بۆ من ناتوانم علمیەن ئیسپاتی کەم کە بڵێم ئەم شتەوە زۆربەی ئەو دراساتانی تا ئێستا لەسەر ئۆتیزم ئەکرێت کەسەکان شتێکە خانە بازارڕەوە ئەمەیە ئەوەیە بەڵام علمیەن تا ئێستا ناتوان ئیسپاتی کەن یعنی ساهاتوو میتوانە خانەکانی دەمار ئاینەکان دەوری سەرەکیە بینێ لەم شتانەیە بەڵام نازان لە چ خەلیەکایە لە چ خانەیەکایە ئەمە مشکلە جاشتی سێر وسەمە لە ڕۆیە وەی بیزان نای هەر لەوەڵەندا دکتۆری مناڵانەیە چۆن لەسەر تەلەڤیزۆن وکەیتی من داوای لێبردن لە هەموو ئەو مناڵانە کە لە ڕێگەی منەوە کوتراون چکە کوتانە ئەبێتەوەی ئۆتیزم ئەوە لەوەڵەندا ئەو سەبەبە تێپرسی باسی ئەوە ئەمە یەکە ئەو ئەبینیت ئەبێ بزانن مێشتان فراوان یەکسەر نەچی بڵێ وڵات تەوا بە قسەی وترم دکتۆرێکتر لە بەریتانیا ئەویش وایوت وتی دەکۆڵینۆم کردو هەمووی خەتای لقاحاتە بەریتانیا یەکسەر دەریان کرد شاردەکان لێسانەوە چەند شاردەیە بوو لە دکتۆری دەریان کرد بەڵام چوو بۆ ئەمریکا دانیشت بزانم کۆمەڵی پارەشی پێپیا کرد نەک کۆمەڵی یەک دنیاباری پێپیا کرد بۆ قسە لەسەر کۆمەڵی خەڵک لە ئەمریکا مناڵەکان نافتن هیچی بتن کانێکی تایبەتە ئەوە ناکرد ئێستا دکتۆر ئێستا بەوەی کە دکتۆر لە هۆڵەندا ئەو دکتۆرە من مقابلەکەی کۆم بینیمە وڵاشم کردوتەوە ئەو دکتۆرە دکتۆرێکی زۆر زیرەکە ئێستا ڕێکخراوێکی داناوە بە ڕێکخراوی دژی دەرزی بەو ناوە ناویناوە دژی دەرزی دژی کوتاندن باوا بڵێ هاتوون ئەمانەی سەر گروپێکی گەورن لە هۆڵندا هەتا گروپی پچکۆلەش دروست بۆ هی ژنان گروپی پچکۆلە دروست بۆ هی ژنان چیەکەن ئەمانە هاتوون اتصالەکەن بە یەکەوانەیە ئەم گروپە هاتووە ئەڵێ من مناڵەکەم نەقوتاوە دایکەکە من مناڵەکەم نەقوتاوە کە سوکارەکەم لە بیدایەتە کە مقابلەیان کرد لە بیدایەتە جنێیان پیاوم ڕەخنیان لێگرتووم هاتوو چۆن ناکەن ئەڵێن لەبەر تۆ چۆن ئەو حەقە ئەی بە خۆت مناڵەکەت ناکوتی کەمال مناڵەکەت گەورە بوو تووشی ئەنواع ئەشکال نەخۆشی بە حکومەی کە تۆ کاوتۆتی تحملی هەموو مەسئولیەتێکەکە تحملی هەموو شتێکە کە مناڵەکەم تووشی گەورەی نەخۆشی بێت بەس نایکرد بۆی بزانم فعلا چی دەرچێت دایکێکی کە دایکە ئیسا هاتوون گروپ دروست بوون ئەمە حینشن لەگەڵ ئەو دکتۆرێک کە باسم کرد گروپەکان گەورەتر کردووە بە ناوی گروپی ڕێکخراوی دژی کوتان و ئەو دکتۆرە بەدەمی خۆی کە وەکو دکتۆر باس کرد ئەو دکتۆرە بەدەمی خۆی عوزری بۆ هەموو دانایەوە وتی من تاوانم کردووە کەسێکی غەڵەت بوو و ئێستا ئەو حەقەیە کاڵێم ئەوانم کردایە ئەو هەموو دەرسێن ماوە بەغەڵەت بەڵام لە لایش کە گروپێک کە دروستە بێت نەخێر دەرزی گەوری نییە لە ئۆتیزم چاولێن بەعزە شتێک هەیە تا ئێستا نەزانرا تا ئێستا ماوەتەوە سەرەوەی کە وەکو مەتەڵێک وایە هەموو کەسێک خۆی نزیک کاتەوە لەو مەتەڵە بۆی حلی کات ناتوانێت لەو وێنە ئەویش مەر بڵاو کردوتەوە لە سایتی جیهانی ئۆتیزم ئەگەر چوونە ناوی کابرایەک هەڵسام لەسەر مەیمون لەسەر گروپێکی کە ئالازات زانێت مەیمونێکی هێنا چۆن ئەڵێ کردی بە ئۆتیزم ئەمە بەینەکەی خۆی کردی بە ئۆتیزم دایان نافترەیەکی زۆر تاکو بەچکە و شتێ بێ هاتنزان بەچکەکەی ئەوەش هەر سەری نەبێت یعنی ئەمەنە شت زۆرە ڕۆژ بە ڕۆژ دراسا دەکرێت بەس بۆ ئەوەی لەو جیهانە نزیک ببنەوە بزانن ئایا نیشانەکان هەمووی دیار هەتا من وتومە حاڵەتێک ئاشکرا بە نیشانەکانی نەزانرا بە هۆکارەکانی ئێستا هۆکارەکەی نەزانرا هەنێ هێنە شتێک غەریبی دیار هەنە مناڵەیە تا 3 ساڵی نەک زۆر بێن هیچ عیبێکیان نییە هێتا 4 ساڵیش قسەی کردووە هەموو شتێکی باش دوای 4 ساڵی وتی نەما پەیوەندی نەما دکتۆرە گیان پێم وایە مناڵ هەڵکە لە دایکە بێ بۆ ئۆتیزمی لە دایکە بێت ئۆتیزمەکەی تایە بەڵکی تر نورمالی سوپەر نورمال مەسە تا 3 ساڵی دکتۆرە تا 3 ساڵی جاریوە ئەڕوا
من لە دوێنێ لە ماڵێک أنا من يكم حفتة حسي كيف كمان بەڵێ خۆی کەسە پسپۆڕەکان من لە دەورەیەکە باڵێت مناڵ دوای تەمەنی 3-4 مانگ 5 مانگی و کەسی پسپۆر سەیری کا ئەزانی لا أنا يكم حفتة تواني بەڵێ بس ناتواني تشخيصي كيف تواني بنجب في السري باڵێکە حاڵەتی بعيد كذا من دوێنێ لە ماڵێک بوو مناڵەکەی تا 3 ساڵیش و دواتریش مناڵەکەی هەموو شەکانی و تۆدایە بابا چی ئەمە بەڵامتی دوایەوەی تر ئێستا کەیبیری 5 ساڵ و نیوە هیچ شتێک ینی ئەمەی شەکە دەردی کابرای مەڵێواکە ئەمەی شەکە هاتوونەتە سەر ئەوەی ڕازەکەی ئەتوانی هەر لە مناڵی و کە دایک شیرەکە بە مناڵەکە سەیری ناکات هەلە خۆتەوە حاڵەتێکدا دروست نەبێت یا بازە شتێککە ناکات حاڵەتێکدا دەیەگەی ئەمانە ئەڵێ بەس باشترین تەمەندایان ناوە 3 ساڵیە بۆ 3 ساڵیە لەبەرەوەی ئەو ڕەفتارانی کە دەرئەکەوێت نیشانەکان زیاتر لەو تەمەنەوە دەست پێکات با زیاتر لەسەری تر نەڕۆم هیچ پرسیارتان نییە لەسەرەوەی کە باسمان کرد بڵێ دکتۆر دکتۆر جاواب بازی كده تو جين 30,000 جين ديالك هم جينا لواشت أو فترة سلنا وتوابع يعني مؤهل نبيت كاتك مؤهل نبيت كده درو يعني بيئة شيء جين شيء جاري لا بيئة جبان جين يخرب وشاك بس يعني جين الأولي تقول مولك بناوشان قد قدمنا بده أتواني جين خراب كانت ببيئة باش شاك والله مثلا جينا خرابة لو أنا بيك بول كده هار بده. فاتك شكر الزواج من عليا كمان أوتيزم يعني توشي قلقية أنا مرجع من على دور مشان توشي ما حالك بيه احتمالك زور يعني ليش خيالي زور يعني أقدر احتمالك يقول تصبح يقول تصبح يعني بيبقى إيش بس بيأكل سبتيانش هم كده بيأكل سبتيانش زور إيش بيرسون پرسیارتان نییە عازمان پێیات کە عازمان پێیە کە چی بکەین و چی نەکەین هەر ئەم بەشە هەر ئەوەی شەکەی بیستنەڵێت مناڵی ئۆتیزم لە سارە ناترسێت ئەمە هەم ئەی بیستی و بە ڕسمی شۆدامان ناوە مناڵەکە هەیە لە بەردەمی سارەکەیە ڕاپەڕێتەوە ئەڵێ لە سارە ناترسێت سەبەبەکە چییە؟ ئەگەر من تۆ هەر دایکێمان پرسیار بکات بڵێ بۆ مناڵەکەم لە سارە ناترسێت چی جوابیتەوە؟ حەزکەم لێەوە پرسیارکەم چی جوابیتەوە؟ ئەتوا بە فەرموو چی دایکەکە هاتۆتە بەردەمی تۆ ئەڵێ مناڵەکەم چی بکەم خوشکی باش وەڵڵی لە سارە ناترسێت چۆن بۆی هی نەکەیت چی پێ ئەڵێ بێژگە لەمە نەبینی فەرموو کەستانەیە حاڵەتی وا فەرموو چی؟ لەناو زمان تۆبیەکەی نازانێت پرسیارەکەمەوە دایکەکە پرسیاری لێکات تۆ وەکو ڕاهێنەرێک ناوەکەی ئەو لە لای تۆیە ئەڵێ خوشکە فڵان کەس تێناکە مناڵەکەم کاچێتە دەرەوە لە سارە ناترسێت باشە تۆ چۆن بۆی شی ئەەکەیتەوە کە بۆیە ئەم مناڵێت و ئەمێنێت کە لە سارە ناترسێت پێش وەخت پێی بڵێکەوە شتەچی ئەوێ ئەدەزانم بەس دایکەکە ئەو زمانی تۆبیەکەی نازانێت بڵێ ئەو بەشەی وەرناگرێت بعد هم وڵاتیانەمە بیسۆکە مناڵی ئۆتیزم ترسیتیان یارۆ نەماگەیان جاری باشە دڵت نایە بەس بۆ منە مادانمە وشار ئەم مادانم بەڕاستی خۆشە تۆ ڕاهێنەرێک ئەم معلوماتت هەبێت هیچی تیانێ با معلوماتە دەبێت کە دایکەکە بە تۆی وت مناڵەکەم لە سارە ئەترسێت زۆر ئاسایی بۆی شی کەیتە وەرە ڕسمەکەیشی بۆ دانیت ئەم مناڵی تۆ لە هەموو کەسێکی ئاساییە ئەم بەشە کە پێوتری ئەمی پێدانە ئەمە لە هەموو کەسێکە لە مناڵەوە لە گەورە بەشێکی چالاکە
شوێنێکە سەیتەر حتا پێوتە شوێنی سەیتەرەکردن سەیتەراکە بەسەر ئەو معلوماتانی کە تۆ ڕۆژانە چێتە مێشتەوە ئەم پێمانەڵێت چی خراپە و چی باشە و چی ترسناکە و چی ترسناک نییە هەر ئەمیشە پێمانەڵێت هەرم بە شێشە پێمانەڵێت کە ئێمە چی بکەین هەرم بە شێشە پێمانەڵێمە چی بکەین ئایا چیتە پێشەوە لەو شتا دوورکەویتەوە لێی یا بوەستی یعنی هەر ئەمەم بە شێ ئازماناتێ تۆ شتێک لێرە دانراوە ئەم پەڕێ دانراوە بەس مێمان پەڕێ کاڵێک هەڵم گرتووە بەس مێشکم پێڵێ من ئەچم بۆ پەڕەکە و دەستیشم مێشکم ئەم شتانت پێڵێ ئەجینا شتەکان لە خۆی ڕوونایە یعنی هەموو شتێک مێشک سەیتراکە بەسەریاکە تۆ شتەکانی ڕۆژانە ئەجوڵەیتەوە چیەکەی شتەڵەگریتەوە شت هەمووی مێشک ئیعاجی خۆیان لەبەرەوە هەر مێشکی شەکە ئەو ئەمیجادانە پێمان ئەڵێت ئەو شتەمەکە ترسناکە تۆ بۆچی کاچیتە بەردەمی تۆ بۆ کاچیتە بەردەمی قۆرێکە جارێک ڕۆژە لە ڕۆژان دەستی سووتانویت قەت ناچیتەوە بەلایە کەستانەیە دەزانێت بۆ ئاگرێ کەس هەیە ئاگرەکە بینی کەسێ دەستی بۆ بەرێ بۆ چکە مێشکمانەوە بەشە پێمانەڵێت نا ئەمە شتێکی ترسناکە مارێکە بینی بەڵێ مارێکە بینی مارێکە بینی کەسێ بچێ ڕاکە خێرا مارەکە بگرێت تێگەی ئەم شتان ئەم بەشە لە مێشکمانە سەیتەرەی ئەو هەموو شتاناکە و زانیارانی کە وەریەکەی و چۆنی جواب بینەوە و چۆنی بەڕۆڕووی بڕۆینەوەی بەس ئەم بەشەوە قوتم لە ئۆتیزمە چالاک نییە و دەوری خۆی نابینێت هەر ئەوەی شەکەی بینی زۆر حاڵەتێ ترسەکانی کە باز ناکەم ترس لە چەند شتێکە کە ئۆتیزم لێتی لە بەس ترس لە بەعزە شتێکی سەرەکی کە مناڵی ئۆتیزم ناچێت بەلای وەکو مەسەلەی ئاوتۆکە هەر وەکو سیارەکان هەر ترسی لێتی یا وەکو مەسەلەی بە شوێنی بەرزە تۆڵانە چییە هیچ ترسی لێنێ بۆ چکە شتەکان نابینێ ئەمە یەکەم دووهەمیش ئەو بەشە چالاک نییە ئەو بەشە کۆنتڕۆڵی ئەو شتە ناکە لای ئەو لەبەرەوە ئەو ئەیکا بە هەوەسی